دەوڵەت پێکێنراوە هیچ کاریگەریەکی دەبێت لەسەر کابینەکەی سوودانی وەکو پێکاتەکەی زۆر سپاس لە ڕاستیە خۆی بەر لەوەی ئەمە ینی بڵێن لێکەوتەکانی لەسەر کابینەکە بێەوە بزانین کە خۆی کابینەکە لە تەنگشەیەکی قوڵدایە پێم وایە ئەم کابینەیە خودی سوودانیش هەستی پێکردووە بەدەر لەوەی کە سەدریەکان لە ناو کابینەکانین یعنی هێزی یەکەم براوە یەکەمی ئینتیخابات کە ئەبوایە ئەوان حکوومەتیان تەشکیل کردایە لە دەرەوەن و چاودێری وەزعەکەکان و لە ئامادەسازیان بۆ هەر پێشهاتێک ئەبێ بزانین کە ئەم کابینەی خۆی ئێستا لە قیرانە گەورەترین قیرانی اقتصادی و با بڵینەوەی کە پەیوەندی ڕاستە خۆی بە ژیانی خەڵکەوەیە مەسەلەی دۆلارە و مەسەلەی دۆلاریش تقریبا مانگێک لە سەرەتای مانگی 12ەوە بۆ 2 مانگ دەسی پێ کردووە لەبەر ئەوە لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی سیاسی ناو کابینەکە خۆشی کە کێشەی تایە ئەمەشی هاتوۆتە سەریانی ئێستا کێشەکە فراوانتر بووە کێشەی ناو کابینەکە چکە ئەم کابینەیە دەرهاویشتە و دەرەنجامی چییە دەرەنجامی هاوپەیمانێتیەکە پێوتری هاوپەیمانێتی ئیدارەی دەوڵەت هاوپەیمانێتی ئیدارەی دەوڵەت یەکێتی و پارتی تایە و کولایانی کوردی کە یەکێتی و پارتیش دوو هێزی سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە ناو ئەم هاوپەیمانێتیە ئەندام پەرلەمانێک کە ئەڵێ سەر بەخۆم بەڵام نزیکە لە ئیطاری تەنسیقی واتە ئەوەی کە سکاڵاکەی تۆمار کردووە مستەفا جەبار سنەت لە کێو نزیکە لە کورتریکەینەوە لە ناوی ئیتاری تەنسیقا لە مالیکیەوە نزیکە لەو هێزەوە نزیکە کە ئەمڕۆ سوڵتەی بەدەستە کە ئەمڕۆ سەرکردایەتی ئەو هاوپەیمانەتیەکە کە پارتیوەکی تایە باشە لێرە دێت پارە ڕاگرتن بۆ هەرێمی کوردستان ئەم پرۆسەیە کاتە چوارچێوەیەکی قانونی و لە محکەمەی اتحادی بڕای لەسەر دەرەچێت بە شێوەیە کە بڕیاری محکەمەی اتحادی ومان نەزانین کە نەگەڕانەوەی بۆ هەیە نازانم قاتع باتە هینی تاعن نییە وەکو قەرارەکانی یعنی شوێنێکی تر نییە بۆ نمونە هینی تعدیل بێ سە قانونی پەرلەما قانون دەرەکات چەند ساڵێکی ترەکە ئەکرێت تعدیل کرێت بەرحاڵ با نەچینەوە تەفاسیرەوە بۆیە بە تەئکید لێکەوتەی نێگەتیڤی ئەبێ لەسەر ئەوەی کە ئەم هاوپەیمانێتیە کە حکوومەتەکەی دروست کردووە ئەبێ خۆی بۆ ماراسۆنێکی تر حازرکا لە گێرم و کێشەی تند لە ئەوتمان دۆلار وتمان سەدریەکان خۆیان و ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێتە معارەزەیەکی سەرەکی ئەم کابینەی وەکو پارتی چکە وەکو پارتی وایە زیاتر چکە یەکێتی تاسە لێدوانی فەرمی نەبووە نەبینراوە یەکێتی لێدوانی فەرمی نییە باش بەڵام ئەبێ بزانین یەکێتی هەم لە حکوومەتی هەرێمی کوردستان بەشدارە هەم لە ناو هاوپەیمانێتیەکەی بەغایە بەشدارە هەم لە حکوومەتی سوودانی بەشدارە یعنی ئێستا من تێ ناگەم ئەمە یعنی ئەمانەیە کە لە ناو هاوپەیمانێتیەکە بەشدارن چ پارتیش و چ یەکێتیش خودی ئەم هاوپەیمانێتیە و کەسێک کە نزیکە لێەوە یعنی زۆربەی هەندێک جار تەفسیراتی ئەوە هەیە کە هەر ئەسڵەنم کەسە خۆیان جوڵاندویانە بۆ ئەوەی ئەمە بکە چکە یەکێک لە وعدەکانی سوودانی بە پارتی وەکێتی بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بووە کە بەشدار بن لەگەڵمانە بۆ پێکێنانی حکوومەت ئێمە دوای ئەوە پارەتان بۆ نێری ئەم 200 ملیارە یعنی مانگی 200 مانگی 11 و 200 مانگی 12 کە 400 ملیارەکە بووە بینیشمان کە کاتێک ئەم بڕیارە لە 12 لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق دەرچوو چ شایلۆغانێ دەسی پێکرد و شەڕ بوو لەسەرەوەی ئەمە دەستکەوتی یەکێگەی و کاکفلان کەس ڕۆژ بۆ بەغامەی کردێکی ترەوەمە دەستکەوتی ئێمەیە و سیاسەتی ئێمەیە دواتر نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستانیش چەندین جار تەئکیدی کردەوە کە پارەکە کۆتایی هاتووە ڕێوشوێنەکانی تەواو بۆ هیچ شتێکی وای نەماوە لە پێشتری ساڵ ئاگات بەڵام دەبینی ئەم بڕیارە لەم کاتەیە دێتە پێشەوە ئەنجا با یەک شتیکە هەیە لێرە لە بیرمان نەچێ حکوومەتی سوودانی سەرباری ئەم کێشانەی کە باسمان کرد دەبینین یعنی تەحەدیەکی گەورەی لە بەردەمایە مەسەلەی بودجە عێراقەوە 2 ساڵە بودجەی نییە کە بودجەی نییە ئەوێ بودجە بنێرێ بۆ پەرلەمان لە ناو پەرلەمانە کوردی تایە
کورد ئیتر چۆن تەعامل لەگەڵەوەکەوە تا ئێستا ڕێکەوتنێکی کۆنکرێتی نەکراوە لەسەر پرۆژە یاسای بودجەکە خۆی باش دوای لەسەر تەحەداش بۆیە ئەمەش ئەوەندەی تر مەسەلەی بودجەکەش دوا دەخا بۆ هاتین بۆ پەرلەمان بودجەکە دوا دەخا بەڵام ئەگەر وەکو ساڵانی پێشووتر زۆرینەی لایەنەکان کە ئێستا لە ناو پەرلەمانان باشە زۆرینە بەبێ کورد بە زۆرینەی لایەنەکان کە ئێستا هاوپەیمانی ئیدارەی دەوڵەتن بە هەمان شێوە بە زۆرینە بودجە تێپەڕێنین هیچ مانایەک نامێنێتەوە بۆ ئەو پەیمانێتی کە ئێستا ناوی ئیدارەی دەوڵەتەوە و یەکێتی و پارتیکە دوای دێمەوە لاتەن کاک دانازرامشت بەخێر بێ وەکو یاساناسێک گەر شکردنەوەکی ئەو بڕیارەی دادگای فدراڵیمان بۆ بکەی یعنی چی تێدایە پشتی بەچی بەستووە ئەم بڕیارەی کە دوێنێ دەرکراوە کە هەڵۆشانەوەی بڕیارانەیە کە نردنی پارێ بۆ هەرێمی کوردستان بە ناوی خی گەورە و میهرەبان سڵاو و ڕێزم بۆ بەڕێست مامۆستای بەڕێزوە هەموو ئەوانەی کە دەمان بین لە ڕاستیدا خۆی نازانی لەکوێ دەست پێ بکەی ڕەوتی ئەم دادگایە کە هەمووان نەزان وابزانم نەوترا و باسکەین باشترە چونکە ئەم مێژوویەکی هەیە و ینی ئەرک و وەزایفی زۆر بە تایبەت دەستکەوتی زۆر بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستانی شتیا بووە یەکێک لە دەستکەوتە دوورمەوداکان باشترینیان بۆ ڕاستیەک بوو کە هەڵەیەک بوو کردی بەسەری شارڕۆی زۆر ڕاستی کردەوە بریتی بوو لە تەفسیرکردن بۆ مادەی 140 دەستور کە ئەو ناوچانەی کە بە هەڵە ناوی کێشە لەسەرەکانن بۆ زانیاری چونکە ناوچەی کێشە لەسەر وەزام هەلێرە و تو مامیشە بۆ نێوانی دوو دەوڵەتە بێ و چەمکە لە یاسای نێودەوڵەتیە ئەمە وەکو بڵین جۆرێک خاترێکی گەورەیە بە کوردراوە کوردیش ئەمەی وەرگرتنا ئەو ناوچانی کوردستانین منێکی کوردی پێڵم ناوچەی کوردستانی دابڕێنراوە ئەوان پێڵن کێشە لەسەر کە هەیە لەوێ ئەو ڕاستی بۆ ماوەکە کردەوە کە وتی بەسەر چووە ئەوەی کردەوە بەڵام ئەم دادگایە بۆ زانیاریت ئەوەی لە ئەزمموی ساڵانی پێشووە کەمتر وا بۆ هەندێک داوەستەوەی ئەو سکاڵای 2009 کەوتی مادەی 140 بەسەر نەچووە ئەوە بۆ چوونی دادگاکە بوو بەڵێ ماوەسە دەوێت ئەوە ڕاستی کردەوە لە هەنگاوی یەکەم یاوتی تەواو چونکە ئەنجومەی نوێران داوای تەفسیری کردبوو لە دادگای فدراڵی بەڵێ ئەو سوودی چی بۆ کورد کە ئەنی کاتەوە بڕیارە ناسەیری کە ئێمە پێویستمان بە پشتیوانی دەستوری هەیە ڕاستە و ناوچانە بەقەدەر ناوەکەی کێشەیتایە و باوەڕ ناکەم لە ئایندەی وان نزیکە ئێمە بتوانینەوە زوویەک لا بکەینەوە بەڵام خۆ حەقەگەر کۆڵەوەکو قەرزێک وایە کۆنیش بێ هەر نافەوتێ واتە تۆ پشتیوانیکی یاسایی باشت هەیە لە ڕووی دەستوریەوە کە ئەو ناوچانەی کە ساڵانێکی زۆر کێشەی لەسەر بووە خاکی کوردستانین زۆرینەی ئەو کات ئێستا ناچون کە ئێستا باڵانسی دانیشتوان و سوکانەکەی هەندێک ناوچەی گۆڕاوە پێویست بەو تەفسیلاتە ناکە لەوێ ئەوەی ڕاست کردەوە ئەم ڕەوتی دادگایە لە ساڵانی پێشووە زۆرتر ئیشی لەسەر دوو ڕەوتە کرد یەکەمیانەوەدا ئەو پرسانی کە علاقەی بە تەفسیری دەقا دەستوریەکانەوە بوو لەوێ زۆرتر ئیشیە کرد کەمتر خۆیەدا لەم پرسانە لەم تایمەی کە هەردوو لایەنیش دەنگیان پێدایەوە دوای ئەوەی کە باڵانسی ئەندامەکانی ئەوەی پێڵەن ئەندامە میشەیەکانی کە لە نۆ ئەندام پێکاتەوە دوانێکیان بەهۆی خانشین بوونێکیان بەهۆی مردنەوە باڵانسەکە تێکچ بوو و دوو کوردی دری بۆ ئیزافە بوو لەوانە کە هاتن چوونە جێگەی ئەوانە ئەم داوانەشە بینێ بۆیە هەندێک جار 2021 یاسای دادگای فیدراڵی کەمارکە پارتیوێکێتی دەنگیان پێدا حتمەن نەچۆن ئەیوە نیە خۆیان لەوێ ئەندامەکانیان پڕ کردوێتەوە ینی یاساکە دەنگیان پێ نەدا بەڵکو ئەندامەکانیان پڕ کردەوە خۆیان لەوێ حزوریان هەبوو بۆیە ئەو داوانە کە بینیوێتی ئەم ڕەوتەی نوێنی دادگا کە بینیوێتیە چێتە ناو هەندێک تەفاسیلەوە تۆ تەماشا بکە هەندێک ئەعمالی پەرلەمانی هەیە کە لە هەرێمە ئەنجومەنی شوراڵێ کاری پەرلەمانی ملکەج نابێ بۆ دادگای کاریگەڕی یعنی طعنی ئیداری ناتوانانی لێبەی ها چۆن حەسانەی وەرگر لە پەرلەمانتارێک ناتوانێت طعنی لەبەی لە پەرلەمان لێرە چونکە محکەمەی دەستوری نییە لەوێ وانە لەوێ هەچان ویستیان تەمەنی پەرلەمان درێژکەنەوە 4 ساڵی تەقویمی یەکسەر پەرلەمان هاتە سەرخەت تەفسیری بۆ 4 ساڵی تەقویمیەکەوەی مانایەوەی 4 ساڵی تەقویمی 365 ڕۆژیە بۆیە بین هەڵبژاردن بکەی نابێت تەمەنی خۆ درێژکەیتەوە بزانام ێسەش داوایکی وال نەبەردەسە ئەوەی بۆ پەرلەمانی کوردستان بۆ کوردستان کە گەری زۆر هەیە بۆ ئەقارە بڕواکە ڕەوتە دەستوریەکە وەربگرنی پێش دادگای فیدراڵی ئەوەی ڕەت کردەوە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی عێراق یاسایی بێت بەدڵنیایی یعنی کەواتە ئەو چووە ناو هەندێک پرسەوە دوای
پاژار لە پرسی زۆرینەی پەرلەمانی هاتە دەخولی کرد خۆ دەزانی هەندێک پرسی تر هاتە ناو ئەوە هەندێک سکاڵای وەرگر ئێستا زۆرترین سکاڵا وەرەگرێ باش بەس زۆر قسە سەرەوە دەکرێت دەڵێن بۆچی لەسەر کورد ئەم دادگایە لەسەر هەندێک پرسی کورد نایەتە جواب بەس تا سکاڵا تۆمار نەکەی ئەو دادگای لە خۆی سکاڵا دەجوڵێنی بۆ منە بۆچی حکوومەتیارێم ئەگەر وایە هیچ سکاڵایەکی نەکرد لەسەر مافە دەستوریەکان لەو دادگای تا سکاڵا نەکەی لە خۆیەوە پەنا بۆ شیکردنەوە دادگای هەر خۆی هەر هەڵەیەکی گەورەی ئەوەی پێوترێ حکومڕانی ڕاست ئەوەی پێوترێ حکومڕانی ڕەشید سکۆی یاسایان سەروەری یاسایەکێکە لە پایەکانی حکومڕانی دروست تۆ کاتەوەی وڵاتەکە فیدراڵی بێ هەمیشە دەستورێکێ بێ دادگای دەستوریشە بێ لەوێ تۆ کارەکتەرێکی باش بی تۆ لایەنێکی تا ئێساش زەعیفی ئەوە تا هەن سەیریگە کورد لە هاوکێشەکانە لاوازە هەندێک نووسیوانە کوشت وەکو ئەو گۆشتە وایە کە کابرای گەسفرۆش هەڵی واسیەوە لایەکی سووتێ لایەکی تریشی بەدەستی کابرای قەسابەکەوەیەتە خوارەوە کە هاتە تۆ لە ناو دۆخێکی خراپای دۆلار بەرزە بێتەوە دۆخە خراپە دادەبەزێر خراپە دۆخی سیاسەکە عێراق وێرانە بێتەوە دۆخە خراپە وڵاتێکی بێتە مەرکەزی سیستمەکە خراپە کەواتە تۆ لێرە بۆ پشتیوانی یاساییەکانە بێوانە بە هەند وەربگرن من حەزەکەم ئەوە بڵێم دادگای فیدراڵی تۆ سکاڵای تۆمار نەکەی ئەو لە خۆیەوە تەفسیر ناکە بۆ هیچ مادەیەک ئیلا دەبێت سکاڵا هەبێ بەڵێ بەدڵ نایە حکوومەتیارێمەوە ئەوانە بەرپرسانیارێمە گەشتێکە تایبەت مافی دەسوی پێشەرکارێکە بێ سکاڵان نەکرد کەم تەرخەمەوە نەخۆن نەخێر هەر زۆری ماوە هەتا ئێستا باسیەکەن خۆیان لە پرسە دەستوریەکانیان و 55 مافی کووردە ئەوە کراوە حتا من بیسم لە یەکێکیان پیان تو دەبیش بێن و تێنێ بڵێ هەیە خۆی هەیە حسابمان کردووە ئەوان نییە من ژماردوو من دەن بۆ لەسەرەوە دەیە نەهاتونە سەرخەت سکاڵا تۆمار بکەیت تۆش شەکوای متەقابلە هەبێت کەواتە ئەم دۆستە حەزەکەم ئەم دۆسێ بزانین ئەمە یەکێکە لە ئاسارەکانی ئەو بڕیارە کاریگەریەکانی ئەوەیە تۆکەی بۆ ئەم بەرنمەیە ئەم شەو بەرنامەکە پڕەکەیتەوە موچە وەرەگری دەوامەکەی سەعاتەوە یان سەیری ئەو پێڵەن ئاسارەکان مۆزەفێک کە دەوامەکە یەت بۆ دەوام سەعاتی دیارە بەرهەمی دیارە موچە وەرەگرێ ئەگەر غایب بوو سزا وەرەگرێ یەکێک لە کاریگەریەکانی ئەو بڕیارەی دادگای باڵای فیدراڵی کاڵێ یاسای نەوتوغازی هەرێم 22 ساڵی 2007 نادەستوریە بەشێکی زۆری و هەرێمی فیدراڵی ناتوانێت خۆی تەمەتوعکە بە هەندێک دەسەڵاتەوە وەکو دەوڵەت بۆ نمونە پەیوەندەکانی دەرەوە یاخود نەوت فرۆشتن و ئێستا غازیشی هاتۆتە سەر من باوەڕم وایە لەمە هاوکێشە نەودەوڵەتەکانیشی فرامۆش کرد هاتنەها گوێتان لێ بۆ هەندێک سیاسی کوردە چێ بۆ خارج غاز لە چەمچەماڵە دەست ناکەوێ بە بەتەڵ ئەڵێ چین غازی ئەوروپاوانە دابێنەکەین قسەیە کە بەڕاستی خەڵەتانێکی زۆر گەورەیە بەڵێ دێمە خزمەت لەسەر ناوڕۆکی بڕیارەکەش چی تێدا بۆ چکەم قسەی لەسەر کراوەکو بڕیارەکە دێمە خزمەت کاک دکتۆر سەبارەت بە ناکۆکی دەبین پارتیویکێتیش خۆ دەستگامنیەکانیان دروست بووە لێکەوتیان بڕیارەیە ئێستا بنەم دژە تیرۆری پارتی دەڵێ ئێمە هەر بەوە ماڵمان وێرانە کلکی تەورەکە لەقی خۆمان شارێکی پرەمێردا دژە تیرۆریەکێتیش دەڵێ خۆش ڕەزا هاوڕێی سەفەر بێ دوژمنت زانا نەک دۆستی کەربێ ینی بەو دوو شعرە وەڵام یەکتریان لێکەوتی ئەو لە ڕاستیا بڕیارەیە شتێکی تیای من سێرم کردەوە کە هیچێکی ئەوە نییە ڕاستە خۆ بڵێ ئەمە بۆ فلان کەس یان بۆ ئەم فلان لایەنوانە بەڵام ئەوە کە دژە تیرۆری پارتی دایبەزان دوێنێ شەو دوایی بەیانەکانی کاک مەسعود و سەرۆکی هەرێم و حکوومەت و ئەوانە کە ئیتر بەیانیان دەرکرد دژی بڕیارەکەی دادگای فیدراڵی ئەمە بڵاو بوویەوە ئەم ڕۆژ جوابی دراوەتەوە بۆیە ڕەنگە ئەوە بێت بەڵام پێم وایە لە ڕۆژانی داهاتووە زیاتر ئەمە ڕوونە بێتەوە ینی ناکۆکی دروست دەکە لە بینی لایەنەکان ناکۆکییان هەیە کە تو پارتی خۆتەزانانی ماوەسمە لەگەڵ لایەنە عێراقیەکانیش یاخود تەنها هەڵایەکی ڕاگەاندنێ ئێستا بوونەوەی کە دروست کراوە ئەزانی خۆی وادەکە هەڵوێستێک وەربگرن لە بەغداد هەڵوێست چی وەرەگرن من نازانانی ئێستا بوون هەندێکیان داوە نازانن بکشێنەوە دادگای فیدراڵی دوو ئەندامیان هەیە کە دەڵێن نادەستوریە لەوێ بوون مۆزۆی کشانەوە باوەڕ ناکەم بگاتە ئەوە چکە ئەمە ئەبێ ئەوە بزانین مەسەلەی مانەوەی کورد بە عام لە بەغا هەروە بوعدێکی ناوخۆیی نییە بوعدی ئیقلیمی هەیە هی نێودەوڵەتی هەیە ئەمریکیەکان و ئەوروپا و متحیدەیەوە ئێرانە کوێ ئەمانە دائیمە لەسەر یەکشت کۆکن ئەوانە سەرباری هەموو ئەو کێشانەی کە ڕووەدا لە نێوان هەرێم و بەغایە ئەوەیە کە ئەبێ ئێوە لەگەڵ بەغایە ڕێک بکەون و کێشەکانتان چارەسەر بکەن
وهانی بەغای شەیەن کە کێشەکان چارەسەر بکەن بەڵام لە ڕاستی ئەمە جۆری ئەوەی کە ئەم کێشانە دروستەکە نەبوونی ڕوئایەکی استراتیژیە بۆ قەزێکە لە بەغا و زۆر جار کاردانەوەی شخصی عقڵەتی توندی لێرە لەوێش هەیە لێرەش هەیە ئەمانە کاریگەری خۆی هەیە و لە هەمان کاتە دەبینین هەردوو لات زۆر جار یەکتری تۆمەتبارەکەن بە پێشێلکردنی دەستور و لە کاتێکیشا بەیاننامە دەرەکەن داواکەن بگەڕێنەوە بۆ دەستور باشە هەردوو لات هەم باسی دەستورەکەن هەم دەستور بە چارەسەرکردن نەزانن و هەم پێشێلکردنی بڕێی دەستوری و مادەی دەستوری بە هۆکاری تینەکاننزان خەتاکە لە بینی کیایە ئەگەر وایە کەواتە کێشەکە لەکوایە کێشەکە لەوایە کە با بڵێن زۆر جار میزاجی شخصی و بەرژەوەندی حیزبی زاڵترە لەوەی کە پێوترێ بەرژەوەندی نیشتیمانی لە بەغاوە بیگرێتە ئێرە و پاشماوەیەکی خراپی ڕوویداوە تەسیراتی دەرەوەش هەیە ینی ئێستا ئەم کێشانە لە کۆ ڕوویداوە با بزانین ئەم کێشانە مەسلەی نەوت طبعا پارە ناردن ئەگەڕێتەوە بۆ نەوت وەنیە من پرسیارێکەکەم ئێمە لە ساڵی 2023 ئەوە عێراق ڕزگار کرا لە ساڵی 2014 حکوومەتی انتقالی دروست بوو 2004 لەو کاتەوە بودجە دێت بۆ هەرێمی کوردستان پارە ئەهات بۆ هەرێمی کوردستان و زۆر زیاتر لەوەی ئێستا بۆ من لە ساحەڤە ئەهات لە سەردەمی عەلاوی دوایی جعفەری مالیکی هەتا ئەو کاتێکەمەوە نەوت دەرهات هەتا مەسلەی فرۆشتنی نەوت و ئابووری سربەخۆ ئەمانە کە پیا بوو لە کابینەی نێچیروان بارزانیەوە لەو کاتەوە ئێمە ئیتر فێری ئەوە بووین موچە ئەبڕێ و بودجە نایەت و نەوتەکە هیچیەیە و دەستور و قانون و یاسا و ئەمانە باشە پرسیارێک ئەم نەوتە ئەگەر ئێمە دەستکاریمان نەکردایە باشە حکوومەتی عێراقی وەکو باقی محافەزاتەکانی تر وەکو چۆن طبعا بەدەر لە محافەزە وەکو هەرێم تەعامی لەگەڵ کوردستانە کرد هەموو ملزەم بوو بەوەی کە پارەکە بنێرێ بەڵام کاتێک کە مەسەلەی نەوداتە ئاراوە و ڕێکەوتنی نازانم کوێ لەگەڵ 50 ساڵە لەگەڵ تورکیا و لەم لاوە و لەو لاوە ئێستا غازی هاتوۆتە سەری و ئەمانە کە ئەمە پیا بوو نیزاع پیا بوو کێشە دروست بوو سەرکە ئەم کێشانە ئەوەنە گەورە بوون ئەبێ ئەوە بزانین داعش هات پێشمەرگە و سوپای عێراقی پێشمەرگە و ئەمنی عێراقی و دەستگا بەرگریەکانی عێراق ڕوبەڕووی بەیەکەوە ڕوبەڕووی داعش بوونەوە داعش تەواو بوو لە ڕووی چەکداری ئۆمانەوە بەڵام هەر ئەم کێشەمایەوە واتە نەمانتوانی کێشەکە بۆیە کێشەکە زۆر گەورەترە لەوەی کە باسەکرێت باش لەمە دووە سەرەمە دووە سوودانی ناتوانیت بڕە پارەیەک بنێرێ ئەو ئۆشکۆتایی پیات مەقاسەکردن ئەوەی کە پێشتر هیچ تەسلیم نەکەن و بڕە پارەیەک ئەگەر بیرت بێ لێرە بەرنامەمان هەبووە لە شوێنی دیریژە لە تەلەڤیزیۆنەکانی تر قسەمە ئەوە پینەوپەڕۆیەکی کاتی بوو با بڵێن بیدعەیەک بوو کە کرا لە بینی کازمی و لە بینی یاسایی نەبوو ڕێکەوتنەکە ئەو کاتێژ وتم یاسایی نیە بڕواتە بێ چەندین جار لێدوان نەک من زۆربەی ئەو برادرانەی کە لەوێ و نەتیجەکەی ئێستا دەرکەوت نەتیجەکەی ئێستا دەرکەوت بەس بۆ لە مەودوع ئەمە ناخوات بڕیاری محکەمە وازەحە ئەڵێ پارە ناردنی پارە لە بۆ بزان بڕیارەکە خوێنراوەتەوە تە ئیمزایی بە کوردەکانیشەوە ئیمزای هەموو دادوەرەکانی لەسەرە لێ بە ئەو دادوەرە کوردانی کەنونەرایەتی حکوومەتی هەرێ من لەوێ بۆیە زۆر ینی ئەبێ ئێمە واقع بین سەبارەت بەم مەسەلەیەوە مۆزوعێکی تر هەیە لێرەیە حەقە ئێمە باسی بکەین کاک حەکیم ئەم پەرلەمانتارە کە ئەم داوایی تەقدیم کردووە بەلایانی کەمیوە 40-50 ڕۆژەم داوای تەقدیم کردووە یعنی لە پێش سەری ساڵەوە بووە ینی لە پێش هەر لە دوای بڕیارەکە ئەنجومەنی وەزیران 12 بڕیارەکە دەرچوو 2022 چووەتە محکەمەوە تەسریحیشیاوە کە من تانێم لەم بڕیارە ئەم بڕیار نادەستوریە و لە هەمان کاتە بڕیارەکەی ئەنجومەنی وەزیران یەکسەر ڕەوانەی کوێ کراوە وەزارەتی مالیە کراوە وەزیری مالیە طەیب سامی ئیمزای نەکردووە و توێتی ئەمە ناتوانم ناوێرم لەبەر لێپرسینەوە بۆ مستەقبەلی خۆم نەیکردووە باشە لەوێ ئێمە چەند نوێنەرمان هەیە یعنی مەبەستم نوێنەر تەنها نوێنەرەکانی پەرلەمان نییە لە وەزارەت لە حکوومەت هەمانە لە سەرۆکایەتی کۆمار هەمانە نوێنەری ڕاستەوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لەوەیە
نووسنگەی هەیە ئەوەیە دەبوو چی کراوە وەزیرمان هەیە ئەبواە بە دوواداچوون بکرایە بەڵام کە بڕیارەکە دەرەچێ اینجا دەسەکەین بە ئیدانەدان و بە بڵاوکردنەوە و هەڕەشەکردن و بڵاوکردنەوەی هەندێک دەستەواژەی کە ئەوەندەی تر کێشەکان قوڵترەکە. سپاس دەکەم کاکدانە سەبارەت بە بڕیارەکە بە دیاریکراوی چی لە بڕێرەکە هاتووە ئەنی زیاتر ئەوە گوێبیستی بووین کە بڕیارێک دەرچوو و پارەکە ڕاگیراوە ئەوەی کە بەڕێز بڕیارەکەی دادگات خوێندوتەوە چی تێدا ینی وردەکاریەکەی ئەو خاڵە سەرێکیانەمەوە بەڵێ هەمیشە ئەو دادگا دەستوریانەی کە دروستە بن بە تایبەتەم دادگایەکی باڵایە و ئەعزاکانی وازحن هەمیشە کە قوانینەکان خود بڵێن ئەو بڕیارانەی کە پێوتری حکمی پەرلەمانی دەرەکەن مسببە واتە پشتە بەستێ بە کۆمەڵی هۆکاری بەهێز تاند ئەوەی ئەگەر تەماشا بکەیت لە ڕووی عەدەد و محتەواوە ئەوەی میسر هەندێک بڕیاران هەیە 40 سەفحەیە تەکیفێکی قانونی قوڵی بۆەکە ئەمەی ئەم جارە خەریکە نزیکە بێتەوە لەو ڕقەمەوە 13 سەفحەی نووسیوە لەسەر سکاڵایەک کە کراوە پێویستە بە دوواداچوونی بۆ کرایە ڕوونکردنەوەی سیانزە لاپەڕەیە بڕیارەکەی دادگەیتەوە خۆی باوەڕ ناکەم هەمووی وانە و تەکیفێکی فەلسەفی قانونی قوڵ نییە بۆ زانیاری ئەوە خۆی کە لە هەنە دادگاکانی ترەکرێەوە زمانی عەرەبی زانوانی بە عەرەبی ئەوەی کە گرنگە لە ینی مانتۆقی قەرارەکە ئەوەیش ئەوەیە کە بڕیاریا هەموو ئەو ئیجراعاتانی کە کراون پشتیوانی بە هەندێک ڕێکەوتن ئەمجا بڕیارێکی پەرلەمانی پێدەرچووە چونکە خۆتە زانی سەرفکردنی پارە بە باب و دەواازەی خۆیەکرێ هەل لە خۆوە نییە تۆ پارە بیگریتەوە بەریتەوە و سەرفیکەیت و کە خۆتانی زاننەوە جۆرێکی گەورەیەکە لە گەندەڵی خۆی عێراقیەکە لە وڵاتانی لە پێشەوەی وڵاتی گەندەڵیە بەڵام هەموو زانین ئەم پرسە باسەکەم بیزاتیهی ئەم پرسی سەرفکردنی پارە بەو ئاسانیە نییە کە تۆ بە مەقاسی لەسەر بکەی بە شێوەی ڕەهایی بیکەیتەوە بەری بێتەوە ئەو هەموو ئیجراعاتانەی بە تایبەت کابینەی پێشووی مالکی بڵێن کازمی ئەوەی کردووە هەموو ئیجراعاتەکانی سەرفکردنی پارەی بە نایاسایی و پشتیوانی دەستوری نییە هەڵی وەشانوتەوە بۆ زانیاری کەواتە پشتیوانی دەستوری نەبێ سەرفکردنی پارەکەش ڕاگیرێ کە ئەو کابینێژ ناتوانێت سەرفی بکە بە تایبەتە وەزیرەی بیستومە لەسەر سیرە و سلوکەکەشی وایەکە خۆشی باوەڕ ناکەم بێوێ بەو ئیجراعاتانە بڕوا کە نایاساین وان بیستوان نازەم واڵێن تەبعەن لە عێراق هەموو شتێ ڕۆدا بە تایبەت تۆ سەری ئەم ڕێکەوتانە بکە ڕێکەوتنامەی ڕێکوپێکی یاسایی نەبووە بەڵکو ڕێکەوتنامەی حیزبی و شەخصی بووە بۆی ئەنجامەکەشی ئاوا هەژ بووە یعنی هەژ ینی بنەمایەکی قوڵی نییە بۆیە زۆر بە خێرایی ئەدرێ نادرێ فەوتا ڕۆژ نەما بەس کاریگەری بۆ ڕابردوو نابەوەی کە بەرز دەڵێ ئێستا بنوونە بڕیارەکەدا هاتووە دڵ هەڵوەشاندنەوەی سەرجەما و بڕیارانەی کە لە ڕابردوو دراون لە دەرەوەی یاسا بۆ ناردنی بوجە کاریگەری نابێ ئێستا پێشتر 200 ملیارە هاتووە لە 2020 21 2020 کەمێک هاتووە کاریگەری نابێت بەدڵنیایی نەکات لەسەرەوە هەموو ئەمە پێوترێ زنجیرە بڕیارێکی محکەمەی تایبەتمەند کە بۆ پرسی بودجە و نەوت و ئەوان دەری کردووە ئەمانە وەکو بڵێن نەوت کە وزە هذا کۆی بە تایبەت لە وزە لە نەوت و غاز و ئەوانە ئەو بکەین زۆرتر فۆکەسی لەسەر ئەم پرسە بوو کە هەرێم تەمەتوعی پێوە کردووە خۆی وەکو دەوڵەتێک مامەڵی پێوە کردووە فرۆشتوێتی دەرهێنانی بۆ کردووە ئیلا ئاخری هەمووانە کە نایاسایی بن ئاسارەکانی ئەوانەی کە هەندێک بەروارتان بیستووە کە ئەوەش سی و سیوێکی مانگیشانێ داوای تریش بەڕێوەن ئەوانە ئەبن بە زنجیرە قەرارێکی محکەمە هەمویانە بن بە پێڵێن ساوابقی قەزایی بەهێز لەم پرسا کە بە تەواوی ئەوانی پێشووتر شاڵەوەشێنێتەوە بەڵام ڕاستێکی بەجەنا بڵێم ینی بۆی خۆشمان و بینەرانیشەوە نەکەین خۆ کەی هەرێمونە پابند بۆ بەم پرسە دەستوریانەوە یاخۆت بە بڕارەکانی دادگاوە تا ئێستا بە کۆی هەر هەمویانە و پابند بێ ڕاستەکەی وانیە ینی پێوەی پابند نەبوو من نەزانم پەیڕەوی ناوخۆی دادگاکە سزای تێدایە؟ نەخێرەوە سزای چی بانی سزایتیان نیە بەڵام هەندێک ئیجراعاتەکە ڕاستە مادەی 92 دەستوری هەمیشەی عێراق باسی قەراراتی محکەمەی بات و مولزەم و قاتیع و بە تەواوەتی بن بڕە و ناتوانێت تاعنی لێبەی ئەبێ پێوەی پابندبی هەر من پێم سەیرە بە بەیاننامەی سیاسی تەکلیفی پرسی قانونی بکەیت ئێستا تۆکو دەعوایەک تۆمارەکەی لە دادگایەکی بڵێن نزم لەسەر کەسێکی دیاری کرا و داعواکە ئەگەر برتەوە ئەوە قازێکەش باشە دادگاکەش یاساکەش هەر زۆر جوانە دۆم پارێزەرەکە هەر زۆر باشە ئەگەر نەیبێتەوە بۆیە ئەوەی پێڵێن تڕوقی تاعین ڕێگاکانی تانە لێدان هەیە بەرزەکەیتەوە بۆ شێوە من نەزانم ئەم دادگایە بن بڕەوتەوە بەڵام تۆ دوجار ئەوە تەکلیفی میدیاییە
ئەها ئەو بەرپرسانی کە و ڕیزەبان نامانە هەموو ێزانن کەوتوانە هەمووی تەکیفی میدیایی و هەندێکیان تۆمەتی زۆر خەتەرە زۆر سەیرە پێم سەیرە ئینسانی لە مستەوایکی باڵا بێ من بەدڵنیایی ئەزانم کەوانە بەشی خەڵکێکی ترەی نووسن بەڵام خراپەوە تۆ تەکیفی ئاوا بکەیت کە لە بەرژەوەندیشن نەبوو کە لە بەرژەوەندی نەبووە بێ مامەڵێکی قوڵتر بکەیت چونکە تۆ لە پشتی ئەمانە بوو تۆ تەماشا بکە دەستوری هەمیشەی عێراقی ئێمە منداڵ بووینەوە کاتە ڕەنگە هەمومان تەمەنمان کەم بوو ئیمزایی ها چەند کەسەکە نازانم چەند کەس بوونەوە مەجلیسی حکومی قەڵەمەکانیشان وەرگرت و نەبوو مەسەرەن ئەو وەرانگرکەوە تا و دەستورە خۆی پشتیوانی دروستکردنی ئەم یاسایە بووە تەنانەت ئەو یاساشی پێ دروست کراوە دکتۆر ڕۆژی تیا بووە وەزانیاری ئەوە زۆر هەڵەیە لە میدیاکان و گوێم لێ بێڵ ئێمە بڕارێکی بەعسیە و یان حتا بە یاسای سزادانیشانەوە بە قانونێکی بەعسەوانە کرد زۆر خەتەرە دەوا قسە بکەیت پێش تەمەنی بەعسیش دانراوە بۆ زانیاری و یاسانە ڕاستە هەموار کراوە و پەنجە و جێپەنجەی بەعسی زۆر پێوە دیارە لە هەندێک شتا بەڵام دوجار زۆر مەترسیدارە تۆ لەو مەترسیدارتر و ستار تۆ تەماشای بکەوەی پێڵەن ئەنجومەنی اتحاد ڕێزم بۆ هەموو ئەندام پەرلەمانەکان بە و خولانی پێشوو چی تا ئێستا دروست نەبووە ئەم دادگاش کۆمەڵەیە ناکۆکی زۆر لەسەر پێکهاتەکەی و یاسایەکی نوێ بەڵام دوجار تۆ دەرچوونی بڕارەکانی پێوە پابندبوون پێوەی بە تەواوی پێویستە پابندبی ناکرێت لێ دەرچی و لێ دەرچوونی باوەڕم وایە ئاساری خراپترێ بێ لە ئایندا کورد تەرەفێکی لاوازە هەمیشە لاواز زیاتر باجە باشە کاکتور سەبارەت بەوەی کە هەر لە بڕێرەکی دادگا باسیەوە دەکرد کە ڕێکەوتنی سیاسی دەبێت سەرچاوەکەی دەستور بێ لەمە دووە ڕێکەوتنی سیاسی ناتوانرێت بکرێت وەکۆی کراوە چکە لە بڕێرەکە داهاتوە دەڵێ ڕێکەوتنی سیاسی دەبێت سەرچاوەکەی دەستور بێ و ئەنجومەنی وەزیران بۆین لە دەرەوەی بڕیاری پەرلەمان و لە دەرەوەی بڵین یاسای بودجە پارە بنێرێت و بۆی هێڕێنمایی دەرکا بۆ بودجە و ئەوانە ئەزای خۆی ئەگەر ڕاستیت بێ هەموو شتێک لەسەر ئەساسی دەستور بێ ڕێکەوتنی سیاسی یان شتێکی تر و ئەم بڕیارە طبعاً خۆتان نەزانن لە مانگی شوباتی ساڵی ڕابردوو بڕیارێکی تری دەرکرد ئەوەی بە پەیوەندی بە نەوت و گازەوە بوو ئەمەش پەیوەندی یعنی ئەوەی پار لە ڕووی دەستوریەوە نەوت و گاز و دەرهێنانەوەمانەی هەمووی بەستەوە بە بەغا ئەو گرێبەستانەی کە کراوە ئەبێ مەلەفەکانی هەمووی لەوێ ئاشکرا بێ چۆن نییە لەگەڵ کیا کراوە و بگەڕێتەوە بۆ ئەوێ ئێستش کاتە ئەمە لە ڕووی ئەوەی پاری نەوت بووە ئەمە ئێستن پارەیە ئەوەی کە لە داهاتووە ڕەنگە پەیوەندی بە پەرلەمانەوە هەبێ و لەسەر مەسلەی بەشە خۆراکیش ئەوەی کە سی مانگە ئەمانە بەس ئەمەی دوێنێ ئەمەی کە دوێنێینا چکە ڕاستەوە خۆ پەیوەندی بۆ هەیە پارە نانێرێت یعنی حکوومەتی هەرێم جێبەجی کا و جێبەجینەکە پارەکە نایێت بە ڕێکەوتنی سیاسی یعنی ئێستا بۆ نمونە ڕاستە حکوومەتی هەرێم ڕەنگە پابند نەبێ بە و بڕیاری کە پەیوەندی بە بەشە خۆراکەوە بێ بەیانێ دەرکاوەن دێم و بەڕێبێنێتەوە لە بەرەوە پارانەمەرەوە نەکردەوە یان مەسەلە پێشتریش چەندێ بڕیار دەرکراوە پابند نەبوو پێوەی بەڵام ئەمە پەیوەندی بەەوە هەیە تۆ پابند بیت و پابند نەبی بە بڕیارەکەەوە ئیتر تۆ پارە نایە بۆ ئێرە یعنی ئێمە ئەگەر دیقەت بین لە سەردەمی عەبادیە 370 ملیار دینارە هات بەبێ تەسلیمکردنی نەوت لە سەردەمی کازمیە 200 ئەهات لە سەردەمی عادل عەبدولمەدیە 453 ملیارە هات لە سەردەمی ئەم پیاوەی کە ئێستا ویستی ئەویست 200ەکە بەردەوام بێ ئەمانەی هەمووی نێشت یعنی بوو بە عورفێک جۆرێک لە عورفی تیا بووە من ئەمێ ئەوەش بڵێم هەندێک جار بۆ مجاملەی سیاسیش بەکارەهات ئەوە تا سوودانی ویستی بەهۆی ئەمەوە ئەها پۆستەکەی وەرگێتەوەوانە پێشتریش عەبادی کە ئیزانی بۆ ئەوەی جارێکی تر کورد پشتیوانی بکاتەوە بێتەوە یانمە بە هەمان شێوە عادل عەبدولمەدی بۆیە دائیمە لە عێراقا مزاجی شخصی و حیزبی و تائیفی ئەمانە زۆر کاریگەری خراپی کە زۆر سەدەکەی ناوبڕێکمان هەیە بەڵێ بینەرانی بەڕست ناوبڕێک کورد و دێنە وڵاتان لەگەڵمان بێنە تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود
لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕە لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. تيبي أولى تيبي أولى يو أملا جبسيني أحمالة كمي سيري كان هيرج بركيني شو كان كربا خوراكي تيبي أولى أزاني أبي وقت من دعمي كي انجع أزاني جول 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 عفرة وقت مي سيلي أزاني همي عليك جول حرب جبسينيني كاميشي ليات نكراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاکتۆر لەسەر یاسای بودجە بۆ 2023 هیچ ڕێگە چارەیەک نییە بۆ هاتنی پارە لە بەغئیلا دەبێت لە یاسای بودجە جێگیر بکرێ و باسەوە کرێ بوون چەندە و تەسلیم دەکەن اینجا پارەکەمان بوو ئەبێت نەگەر باز بکرێ ئەبێ بە فعلی جێبەجێش بکرێ ئەگەر باسکردن بێ هەموو جارێک ئێمەکە لەوێ بووین ئەوەی کە ساڵانێکە بودجە بوو هەمووی تایە بوو کە بڕی 550 بۆ منە 550 ملیۆن 550 بڵێ ئەوانە هەبوو هەموو ساڵێک لە بەرامبەر ئەوەدا لە سا ئەو نەبوو هەرێمی کوردستان دێت و چیوەمانە بەڵام هیچیش نهات کەواتە ئێستا ئەوەی کە لە بەردەم هەرێمی کوردستانایە حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ حکوومەتی ئیتحادی ئەوەیە بەر لەوەی کە ئەم قانونە بخەوێ ڕێکارە یاسایەکانی دەست پێ بکە چانسێک ماوە ڕاستی دەوێت لەبەرەوەی چکە هەتا ئێستا پرۆژە یاساکان هاتوۆتە پەرلەمانەوە و ئەگەر بێتە پەرلەمان خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێ کەس ناتوانێت دەستکاری ئەتوانین تعدیلی تیا بکەیت بەڵام پارە و ئیزافیات و ئەوانە بە هیچ شێوە ئەتوانین مناقەڵی تیا بکەیت لێرەوە بۆ ئەوێ لە باجی بەڵام هیچ زیان نەکرێت بۆن منە ئەو پارەی کە دێت لە حکوومەتەوە 100 میلیارد دۆلارە ناتوانین بیکەی بە 100 میلیارد لەبەر هەرێم ئەگەر خوێندنەوە یەکەمی بۆ کرا تا ئێستا ئەو چانسا هەیە کە ئەم پرۆژە یاسایە نهاتووە بۆ پەرلەمان و خوێندنەوەیشی بۆ نەکراوە ئەگەر حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی ئیتحادیە و ئەو هاوپەیمانەتی کە دروستی کردو بیانێ لەم قەیرانە ڕزگاریان بێت بە تەئکید ئەبێ بەر لەوەی کە هینن بگەڕێنەوە بۆ مەسەلەی یاسایی لە ڕووی یاساییەوە و ئەو کاتە شێوازی دەقەکە چۆنە بێت تەبان ئەوانش داوای جێبەجێکرد نەکەن چکە بەڕاستی سیقە نەماوە هیچ متمانەیەک لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتحادیان نیە لەم بارەیەوە چەندین جار قەرار وابوو نەوت تەسلیم بکرێ و پارەی ئەو نەوتە بێت بەڵام هیچی جێبەجێ نەکرا ئەمووی لە دەرەوەها ئەوەی کەوتن پینۆ پەڕۆکە ئەکرا ڕێکەوتنێکی سیاسی ئەکرا میزاجی شخصی و ئیجتیهادی شخصیە هاتە پێشەوە و هەندێک لە پارەکە هات ئەوە ئەویش کۆتایی هات محکەمەی ئیتحادی دوێنێ ئەوەی کۆتاییە جا ئەگەر ئەم فترەیە کە ماوە بتوانە ئەمە بکەن وەکو وتمان ئەگەر ئەوەی تر قەیرانەکان قوڵ نەبێتەوە مەسەلەی دۆلار لەسەر حکوومەتی ئیتحادی کە تا ئێستا نەیتوانیوە کۆنتڕۆلی بکات چەندین جار وعدیا و فەشەلیەناوە مەسەلەی ئەو دوو سکاڵایی کە ماوە یعنی ئەگەر بێت و دادگای ئیتحادی بڵێ کەوتەی چی دەبێت بڵێ پەرلەمانکردنەوەی نایاساییە ئەمە بۆ پەرلەمان بۆ حکوومەت و بۆ سەرۆکات لێرە هینی ناکەن یعنی جێبەجێ ناکەنەوە وەکو خەندێک لە شتەکانی تر بەڵام بە تاکید ئەوەندەی تر دۆخەکە بەرەو ئاڵۆزی ئەبات وەکو وتم لە کاتێکە خۆی وەزعی حکوومەتەکە لەبار نییە باش نییە و سەدرریەکان دەستیان کردەوە بە نوێژی هەینی و هەندێک شعارات و هەندێک جموژۆڵ ئەبینین کە وەرماوەیەکی زۆر بوو کە سەدر بێدەن بوو لە دوای کشانەوەی بەڵام ئێمە
بەمەی هەرێمی کوردستانەوە ڕەنگە لە 1-2 مانگی داهاتووە لە بەردەم گۆڕانکاریابین. باش بەس ئێستا دوو بژاردەمانیان ئەو تەلایەسێ بودجە ڕێکەوتن بکەیان ئەوە تا هیچ نایەت لە بەغداوە بەتەکید وایە تەوەقعیەوە شەکەم بەهۆی ئەم لایینی کوردەوە ئەم پرۆژه یاسای بودجە بەلایانی کەمە بگاتە مانگی 4 ناوەڕاستی زۆری پێچێ و ڕەنگە لە ئەخیریشا هەر بە زۆری تێپەڕێنێ. ئەجا بیرمان نەچێ لە ناوخۆی هەرێمی کوردستانە کێشەی گەورە هەیە لەسەر پرۆژەی بودجێ عێراق لە ناو خۆ لە ناو خۆ شارەکەی پیرەمێردی بیر نەچێ هایسە بۆ خوێنبەوە ئەمە نییە شتێکی گاڵتە نییە و ڕاستە ڕۆژی شەمە قەرار وایە کۆبوونەوە دەست پێ بکە بەڵام ئاەت ئەگەنە نەتیجە چکە ئەگەر بەو ئیتیجاها بڕۆ نەگەنە نەتیجە بێگومان بە ئەو کاتە کورد لە بەغا زیاتر لێکدا ئاترازێ و ڕەنگە لە مەسەلەی پەسەندکردنی بودجە و نەوت و گاز و ئەوانە زیاتر کێشەکان قۆڵ بنەوە. بەڵێ سوپاسم کاکدانە سەبارەت بە کاردانەوە هەبوو بەرامبەران بڕیارە جگەر لە کاردانەوەی سەرۆکی پارتیە بوو کە بە دادگای سەردەمی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشی باسی چوان بوو بڵێ ئەوان خۆشیان نوێنەریان هەیە لەو دادگایە وەکو یەکێتی وەکو پارتی بەس وەڵامی ئەنجومەی دادوەریە بوو کەوتی ناسەیە سندیکای پارێزەران هەبوو ئەو وەڵامانە چۆن دەبینن؟ ئەوەی پێدەوترێت چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ بڕیارەکانی ئەم دادگایە بۆ زانیاری هەمیشە تەڕەفی بەهێز زۆر جارەمە چەمکێکی متتەبعە هەمیشە بەهێز تەفسیری دەقە یاساییەکانەکە کوردە بووە لێرە قیادە سیاسیەکەی موقعی هەرێم خۆی کە بە خۆی ئەوش ینی مەترسی زۆر جار لەسەرێتیەوە تا کاکە نیوان ئەوە کرد لێ کردەوە خۆ چێ بوو هەڕەشەکانی تریش ڕاستە پشتیوانێکی دەسووری هەیە لە مادەی 107ەوە بەرەو دواوە ینی بەڕام دوجار خۆ ینی دۆخە دروست بوو چیەکەی کەواتە تۆ هەمیشە بەهێزی خۆت بەهێزی قسادەکەت بەهێزی قیادە سیاسیەکەت ئەوانە هەمووی گرنگە مامەڵە لەگەڵ بڕیاری ئەم دادگا بە بەیاننامە نابێ بۆ زانێری مەترسی دارترین هەڵا کوشندەترینە کە بریتە لە مامەڵەکردن بە دەرکردنی بەیاننامە و تۆمەت بەخشینەوە و بەڕاستی کۆپیکردن لەسەر یەکتری زۆرێ لەو بەیاننامە نازانم ئەڵێ لەسەر یەکیان نووسیوەتەوە نازانم چۆن مامەڵان کرێ بۆ زانیاری بەپێی یاسای سەرۆکاتی هەرێم ژمارەیەکی ساڵی 2005 تەنها ئەرکی سەرۆکی هەرێمە کە پێوترێ پارێزەری هەرێمی کوردستان ئەو مامەڵەکە لە پەیوەندەکانی لەگەڵ دەرەوە و پەرلەمان خۆی موسسەکە نەک سەرۆکایەتەکەی بۆ زانەری پەرلەمان خۆی بریتە لە بەپێی بڕیاری ژمارەیەک ئەوش یەکێکە لە هەر 2005 کە مامەڵەی لە هەموو بەرژەوەندەکانی هەرێم و لەگەڵ پەیوەندەکان لەگەڵ ناوەند بکە ئەو پەیوەندیانە پێویستە بەم پرسە وێنا بکرێەوە چوارچەوەیەکی یاسایی مامەڵێکی دروست بۆ ئالۆزکردن هەمیشە هەرگیز لە تەڕەفی لاواز بەرژەوەندی ئەو جێبەجێ ناکە هەر کاتێکم پرسە زیاتر لاواز بکرێ هەرێم بەو شێوە من باوەڕم وایە خەڵکێکە بێ نیگەرانیەکان بخوێنێتەوە ئەمە مەسەجێکن حسابی بۆ نەکەی 2000 لە بڕیارەکانی ترا بە سەرمەوقولات هاکەوی ئەو ژێوەیان برادرە کە داواکەی قەید کردووە ئەم کاکەیە هەم لە مالیدا گەنجە بۆ شێ بەڵام هەرزەکار نییە یەکێک لە میدیاکان گوێم لێ بوو وەڵێەوە هەرزەکارێکەوە ئەندامی پەرلەمانە کاکە تۆ چۆن توانی مامەڵە بکەیم جا خۆ ئەو برارەکەی نەداوە دادگای باڵای فیدراڵی دادگاکە یاوە کە کوردیشی تایە و یەکێکە لەو بڕیارانەی زۆر جارم دادگایە بڕیارەکانی بەو شێوە دەرەکە ئەوی پێڵن بەس زۆرینەیان بە ئەکسەریەت هەندێک جار بە ئیجماع دەریەکە ئەم جارە بە ئیجماع دەری کردووە هەمویان بە کۆڕا تەوقیعیان لەسەر کردووە هەموو پرسەکان کە پەیوەندیدارن بە هەرێمەوە بە تایبەتەم جارە پرسی پارە و ناردنی پارەی ڕێخستۆ بۆیە لەو ڕۆ بەڕاستی دروستە تەنها مووقیفەکە لایەن سەرۆکاتی هەرێمەوە بۆ وترێ وەکو سەرۆکاتی دەنگۆکو شەخص چونکە شەخص لێرە هاتووە کە داوای قەیدەکەی ناڵێن تۆوا کردوڵێن ئیضافەتەن لوەزیفەتی یعنی پرسی دامەزراوەکەت وە وەزیفەکەت چییە سکاڵا لەسەر ئەو تۆمارەکەین ئەوانەی کە هەیە بۆی هەرێمی کوردستان ئەم مەسەجانە هەمووی تێبگا ناکرێمە هەمووی کەڵەکە بکا وەکو تەلەبێکی بەڕاستی خراپ
کۆشش نەکە و هەڵیگرێ بۆ سەری ساڵ و هەمووی بە سەعاتێ دوان بچێتە مێشیەوە نابێ پێویستە پرسی وزەیەک لا بکاتەوە لەم جەنجاڵێ گەورەی نێوانی دوو قوتبەکە خەریکن ێستا شەڕەکەن ئێستا و جەنگەی کە لە ئۆکراینایە خۆش کە بۆ بە قوربانی خۆ شەڕێوان نییە سیرەکەی ڕۆژاوە ڕۆژهەڵات ئاگادار نەم پرسە چێتەوە لێرە هەرێمێکی بچکۆلەی ئەبێ ینی خواخوا بێ نەفلی قەیتەوە لە ناو ئەم پرساتۆ چۆن لێرە دەست بۆ هەندێک پرسی گرنگە بێ کە پرسەکانی وزەیە کە ئێستا چێک لەو شەڕانە ڕەهەندەکەی وزەیە پرسی پارە هەروەها بۆیە پێویستە دەستگای سەرۆکاتی هەرێم ئەم مەوقیفە وەربگرێ ئەوانی دیکە هەمووی زیادن و وەکو پۆستەکانی فەیسبوک وایە چۆن لە لاپەڕی خۆتا لە خۆتەوە دەردە دڵێکەکەی هیچیان جێ ناگرێ و هەر چۆن لەوەی لە مانگی دوی ساڵی پاریشەوە لە جێ نەگرت کەواتە مامەڵەکردن لەگەڵ ئەم پرسانە پێویستی بەوەیە حزورێکی باشی قانونی هەبێ هەرێم مووقعەکەی بە دەستور پارێزراوە بەڵام هەر جارێ شەکڵیە باوەڕم وایە ئێستا هەوڵێکی شەیە بۆ هەموارکردنەوەی دەستور جارێکی تر دەستور هەموار بکرێتەوە هەرێمی کوردستان ئەو بەهشتەی کە چەند ساڵە بەردەوام بەخۆیەوە نابینێتەوە زۆر مەترسیە ئەم دادگایە تونترە بێ هەرێم مووقعی بچووکترێ بێتەوە بۆیە زۆر دروستە قیادە سیاسەکەی کورد ئەم مەسەجە تێ بگەن کە ناکرێوە مامەڵە لەگەڵ دادگایەکی باڵای فیدراڵیا بکەیت من نەزانم چۆن ڕاهەندی سیاسی نیەکێک لەوانە پێشتریش پێشوازیان نەکردو لە بڕیاری دادگا پەسەندکردنی ئەنجامی هەڵبژاردن لە 27/12/2021 پارتی و مختار سەدر خۆیان پێشوازیان لە بڕیاری ئەوەی کە لە بەرژەوەندیمان بۆ هاڵێ واکە واناکە ئەوەی لە بەرژەوەندیمان بۆ تەواو شیوانیە نەخێڕەتیەکەینەوە وەکو ماڵی خەڵب تەماشاکەین هەرگیز ناکرێەوە مامەڵ لەگەڵ بڕیارەکانی ئەم دادگای بکەن ئەوە مەترسێکی کوشندەی گەورەیە تۆ ڕەهەندی سیاسی بۆ بینیتەوە بۆ زانیاری هەندێک گەڵێن ئەم دادگای سیاسی و مامەڵێکی سیاسیەکەەوەی شوبێنن بە هەندێک دادگای ستەمکارانەی پێشوو کاکە خۆی هەروایە هەر تۆ تەماشای بکە و کۆمیسیۆنانە پێوتێ کۆمیسیۆنەکانی هەڵبژاردن کاکە هەڵبژاردنەکە گەمەیەکی سیاسی نییە لە نێوان کۆمەڵێ حیزبی سیاسیە نایکە خۆ بەڕێوەبەراتی حەج و عەمرە نییە ناو بنووسی بچی بۆ حەج و بە یەکسانی هەمووتان بۆیە زۆر مامەڵەکردنی ئەم دامەزراوە مامەڵەیەکی سیاسی لە پشتەوەیە بەڵام پرسەکە پرسێکی دەستوریانەیە من باوەڕم وایە ئەوانە فەحلی قانونین ئەوانەش کە لەوێن کەم نین پێویستە بەم عقلەوە جارێکی تر مامەڵە بەزەگەر بە کورتی بۆنەوەن ئەگەر دادگاکە نایاسایی بێ لەبەرەوەی ئەنجامی هەڵبژاردن پەسەندەکە ئەو کاتە پەرلەمانتاریش نابێتە نایاسایی ئەگەر کورد بێ عەرەب بێ وەزی حکوومەتەکە کە بەرهەمی ئەو ئینتیخاباتەیە هەر پرەنسیپە یاسایەکە هەمووان ئێزانە وما بوني على باطل فهو باطل یعنی هەرچی لەسەر بە شتێکی بەتاڵ بیناکرا تۆ لەسەر لەو بیناکە وتیان لە مووسڵ بازام ڕووداوێک ڕوخانی خانوێک بووە ژێرەکەی ئاو بۆ وەختی خۆی غەستی شۆردنی سارە بووە کەواتە بناغەیەکی تۆکمەی نەبووە تۆش بناغەیەکی تۆکمە نییە لە خۆ ئێستا ئەم یەکێکم گوێ لێ بۆندان پەرلەمانی جوان نووسی بۆڵێ و ڕێکەوتنانامە زۆرتر بۆ ئیمتیازات و شتی شەخسین بۆ دامەزرا و وەرگرتنی مافوو و دەستکەوت نین ئەوانە زۆر مەترسین تۆ درێژە بەم تەمەنە بی هیوادارم هەرێمی کوردستان بە تایبەت خەڵکەکەی سایکۆلۆژیاکەی وا خراپ بووە ئوستاز یعنی ئێستاوەلی هاتووە تۆ شحنی مۆبایلەکەتیان نەمێنێ ئامادەی مۆبایلەکە بشکێنی بۆچی چونکە سایکۆلۆژیای خەڵک تێکچووە وزە لە باتی نیعمەتەوە بۆ بە نیقمەتێکی گەورە قوڕە و کراوە بەسەر خەڵکە کەواتە زۆر مەترسی هیوادارم ئەمەی بۆ زیانەکەن سپاس دەکەم کەکتۆر سەبارەت بە سەردانەکەی نیسیوان بارزانی بۆ تورکیا هیچ لێکدانەوەیەک هێر لە بین نزیک بوونەوەی یاسایی بودجە و چونکە ئەمڕۆ باسی وزەش کراوە باسیەوە دەکەن کە دەکرێت عێراق و تورکیا و هەرێم ڕۆڵی کاران هەبێت لە پڕکردنەوەی پێداویستی جیهان و بەتایبەت ئەوروپا لە گاز و لە وزە و ئەوانە هەموومانە زین کە ئەردۆگان و نێچیروان بارزانی پەیوەندیان هەبووە لە پێشتریش و نێچیروان بارزانی لە ڕێگەی ئاشتی ئەورامیەوە ئەندازیاری ئەو ڕێکەوتنن کە لەگەڵ تورکیا کراوە ناوی 50 ساڵەکەیەوە و ئەمە سەرچاوی ئەو کێشە گەورانەیە کە ڕوویداوە لە عێراق لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتیحادیە و ئەمە یەکەم جاریش نییە سەردانەکە و چەند جارێکی تر سەردانی کردووە و پەیوەندیەکانیان بەهێزە بەڕاستی بەڵام تۆقیتەکە لە ئێستایا ئەم بڕیاری دادگا دەرچووە لە هەمان کاتە مەسەلەی بودجە وەکو باسمان کرد لە بەردەم بە یاساییکردنەکەیەتی و بیریشمان نەچێت سەردانی برێت مەکۆر کە بەرپرسی مەلەفی وزەی لەگەڵا بوو لە ئیدارەکەی بایدن کە ئەمە هاتە ئێرە و لەگەڵ
بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان و لە بەغایش کۆبوونەوەی هەبوو ئەمانە هەمووی بۆ خۆی بۆ خۆی ئەگەر بیبەسیتەوە بۆ دۆخی گۆڕانکاری کە هەیە مەسلەی ئۆکراین ئەمڕۆ تەسریحەکەی ئەڵێش جەنگی ئۆکراین لە یەکلای بوونەوەیە لە چەند مانگی داهاتوو یانی ڕەنگە ئەمانە هەمووی سەرەتای گۆڕانکاریەک من لەم ساڵدا باش بە زووک و غازەکە کە باس کراوە ئێستا پێداویستینە خۆمان بڵێن پڕ نەکردەوەتەوە بەڵێ خاسی دەستکەوت من دوو هەفتەیە ینی بتڵ غازێکم دەستکەوت بە تەلەفۆن دەستەکەوێ کە غازەکە کە پێداویستی ناوخۆ پڕ ناکاتەوە ئێستش دەڵێن یەکێتیش دڵە نابێ بەدەردنی وتەکە ببرێت ئەوە چی بەسەرێت کە ناوخۆی خۆت ئێستا لەبەر بێکارەبایی تقریبا نیوەی وزگەکانی غاز کارەبا لەبەر بێغازی لە کارکەوتن کە پێداویستی پڕ نەکەوە ئەو باسکردنە چییە تۆ لەبەرەوەی غازن لە بۆ دوێنێ بازی غازەکەی ئەی باشە خۆن حکوومەت هێرەم نەوت نافرۆشەیە باشە ئەی باشە تۆ ئەم ساڵ نەوت وەرگرتووە نەوتم وەرنەگرتە تا ئێستا من لە ناوچەی شاخاویشم تەسەورەکەی ئێستا لەم سلێمانیە یعنی ما ئەوان هەمووی لێک بیتەوە ئەم ساڵ لە ساچەنی منەوتی وەرگرتی بێ باوەڕ ناکەم لە سا دەبێ ساڵی ماڵ هەیە دو-سێ ساڵە وەری نەگرتووە خۆ نەوتی شەفرۆشی نازانم هەموو مانگێک باسیەکەن بەلانی کەمەوە لە 500,000 کە نەوتە ڕۆژانە ئەی کارەبای مووسڵ و کەرکووک لێرەوە ناچێت ئەی باشە ئەم سلێمانیە ڕۆژ ڕۆژێکا چەند سعات کارەبای هەیە وەختێک 6 سعات بوو هەندێکیان دەبێتە 6 تۆ باسیەوەی خۆت مەکەمە وەکو پێداویستی ناوخۆ کە پڕ نەکرێتەوە هەموو شتەکانی تر هەروە بووە لەبەرەوە زۆر طبیعیە بەیانی پارتیوکی تیژڕێکەکەن لەسەر غازەکە ئەو خۆیان پێ دوایە ئەوە خۆیان نەزان ئەوان کێشەکانیان لە ڕاستیە جگە لەمە زۆر کێشی قوڵتریان هەیە ئەبێ چاوەڕێی ئەم هەفتەیدا تو ئایندە بکەین و چاوەڕێی دەکەوتەکانی ئەم بڕیارە بکەین بەرەوکوێ ئەچێ ئایا مەسلەی بودجە چی لێ دێ و حکوومەتەکەی خۆشی حکوومەتی سۆدانی لە بەردەم تاقیکردنەوەیکی جدیایە ئایا نیوەی ئەم ساڵ کە یەکی حوتوانەیە بەردەوامە بێ بەردەوام نابێ ئەمە خۆی بۆ خۆی هەموو بڵێن ئەو مەتیسەشی کابینەکەی تا یەکی حوت بڕوخێ من ناڵێم ئەڕوخێ بەڵام ئەمە ئەگەر ئەم ئەزمانە تا ئەو کاتە چارەسەر نەکات چکە وعدیاوە یاسای هەڵبژاردن تعدیل بکە وعدیاوە یاسای نەوت و گاز بهێنێت وعدیاوە مەسلەی بودجە تەواو بکات تا لە هی ئەم ساڵ جا وعدیاوە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزیەکان هەر لەم ساڵا بکرێت ئایا ئەمانەی بۆ کرێ ئەوە دۆلاری هاتووەتە سەر دۆلار چەند وعدێکیە ینی هەموو چەند جارێک گوێمان لێ بوو یان دوو هەفتەی پێچ ئێستاشتی تریانی ناوە هیچ بودجە بوویی بۆ جێبەجێ نەکراوە و ئەمریکا مصڕە لەسەرەوەی کە ئەبێ دۆلار نەچێتە دەرەوەی کاکتانە کەمتر لە دوخولەکەمان ماوە چارەسەرەکە چییە بۆ ئەو مامەڵک لەگەڵ ئەو بڕیارانە ئەوکو بەڕێز بوو سکاڵای تر هەیە لەسەر بەشە خۆراکەیە کە پارەیان نەگەێراوەوەی لە هاوڵاتی وەرەگیری پەرلەمانی کوردستانەیە دەبێت چی بکرێت هەموو وەکو هەر سکاڵەیە کە تۆ لە داگاکان داوای بەرز بکرێتەوە بە تایبەت ئەوانی تۆ وەکو لایەنی ینی لاواز ینی پێویستە پشتیوانیی یاسای قوڵت هەبێ هیوادارم قیادەی سیاسی هەرێن بە تایبەتەوە شتی بەدەستە چەند کەسێکن شتی بەدەستە و ناوی دەرەچێت لە میدیا و لە شاشەکان هیوادارم شکستێکی تر لەو ڕیزە شکستە دارایی و سەربازی و چیوچیانێ کە بەسەر هەرێمە هات جارێکی تر شکستی یاسایی نەبینینەوە یعنی بینیومانە کارێم کە بەداخەوە تووشی گرفتاری گەورە بوون هیوادارم من و تۆی هاوڵاتی لە لانی کەم لە تەمەنی خۆمان ئەم شکستە گەورەیە نەبینین کە قەوارەکە بخاتە ناو مەترسێکی گەورەوە کە ئێستا تاچی کوردی زۆر خەونی بە ترەبینێ بۆیە مامەڵەکردن دروستی یاسایی لەگەڵ ئەمانە پێویستە مامەڵێکی تەسلیم بوون ئەوە خاڵی یەکەمە دووهەم پاش ئەوانە کاریگەریەکانی چیە ئەو ڕیزانی کە ئوستاز باسی کردنەوەوانە حزوری کوردی پێویستە چونکە تۆ هەرێمی لە ناو دەوڵەتێکە هێشتا فیدراڵێتەکەی بەم شێوەیە فیدراڵێتێک پێویستە لە چەند هەرێمێ پێک بێ هەرێمێکی هەیە بە دیفاکتۆ دروست بووە ئەزانن هەر هەمووی بۆ شێ بۆی تۆ قەوارەکەی خۆت بپارێزی لانی کەم مەترسیەکان کەم بکەیتەوە لەسەر وڵاتیانی خۆ پێویستە ئەم مێژووە تۆمار بکەیت نەک ئامادە بیشکستەکان دووبارەکەیت سپاسان دەکەم سپاس بە ئامادەبوونی هەردوو وڵاتان زۆر سپاس بۆ ئەوی بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ